مسلمانانی پێشوو سەحابە بەڕێزەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم خانەوادەی پێغەمبەر و ئاهل و بەیتەکەی ڕەحمەتی خوایان لێبێ حەفلەیان کردووە ئاهەنگیان گێڕاوە بەهۆی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەیان کردو ئەوان ئایا ڕەسوولی خوا صلی الله عليه وسلم خۆی ڕێی داوە سەحابەکانی حەفلە بکەن و ئاهەنگ بگێڕن بەهۆی لەدایکبوونی ئەوەوە لە قورئان و حەدیث بەڵگە هاتوو ئەمرمان پێ بکە بە سونەتی دابنە بە فەرزی دابنە بڵێ ئومەتەکەی دەی حەفلە بکەن ئاهەنگ بگێڕن بەهۆی لەدایکبوونی پێغەمبەرتان صلی الله عليه وسلم لە وڵامی ئەو هەموو برسانەی دەڵێن نەخێر لە قورئانەکەی خوا لە فەرمودەکان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڵگە نەهاتووە پێمان بڵێ بڕۆن حەفلە بکەن ئاهەنگ بگێڕن بەهۆی لەدایکبوونی پێغەمبەرتان صلی الله عليه وسلم هەموو ساڵێ لە مانگی ڕەبیع الأول هەندێک لە خەڵکی ئاهەنگ دەگێڕن و حەفلە دەکەن و خێر و خێرات و دەنگەدەنگ و دەفکوتین و تەپڵکوتین و هەرا-هەراکەن ئەڵێن ئەمە پێغەمبەری خوا لەدایک بووە ئەڵێن برا بەڕێزەکەی من پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەهۆی لەدایکبوونی شتیوای نەکردووە کاتێ بوو بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دوای ئەو ڕۆژی ناردنی پێغەمبەراتی حەفلە ناکرد کاتێک خوا بەرزی کرد بۆ ئاسمان بۆ ئەسرا و میعراج حەفلە ئەوەی نەکردووە کاتێک خوای گەورە فەرمووی هیجرەت بکە هیجرەت چەندە گەورەیە حەفلە ئەوەی نەکردووە ئەمەی کە تۆ دێکی لەکوێ هێنێت سەحابە نەیان کرد بنەماڵە و خانەوادەکە و ئەهل و بەیتی نەیان کرد مسلمانە باشەکان و ساغەکانی پێش ئێمە شتی وایان نەکردووە لە زەمان ئەوان ناوبانگی ئەوە نەبووە سەحابە حەزیان بێ نەبووە نەشیان کردو شتیوە لە ئێمە دیندارتر بوون خواناستر بوون خێرمەندتر بوون لە ئێمە زیاتر پێغەمبەری خۆشەوی صلی الله عليه وسلم لە ئێمە زیاتر شوێنکەوتی بوون لە ئێمە زیاتر عەوداڵی قیامەت بوون بۆ شتی وایان نەکرد بۆ تۆ دەیکەی ئەم چوارزانە گەورەکەمان ئیمامی ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێبێ ئیمامی مالک ئیمامی شافعی ئیمامی ئەحمەد ڕەزا و ڕەحمەتی خوا لە هەموو زانەکانی ئیسلام بێت مسلمانان بێ یەک فتوای لەو بارەیەوە نییە ئەرێ خێرە قسەیەکیان نەکردو لەبارەوە یەک فتوانەیە لەبارەی قسەیان کرد بێ بۆ چونکی لە زەمان ئەوان ئەم باسە نەبووە هەر باسێک نەبوو ناوی مەولود بێت هەر نەبووە بۆیە قسەیان تێ نەکردووە نە بە جائیز نە بە جانائیز قسەیان نەکردووە چونکی 400 ساڵ دوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بیدعی هاتنە مسلمانانەوە واتە هەتاکو 400 ساڵ سەرەتای هاتنی ئیسلام ئەمە مەسەلەیە نەبووە ئەوە زانەکانە مامان پێڵێن ڕەزا و ڕەحمەتی خۆی گەورەیان لێبێت